جارێکتر سڵاوتان لەبێ بەڕێزان بڕیار بۆ قسە بکەین لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان خۆپیشاندانەکان و ڕزایەتەکان و کاردانەوەی لایەنە سیاسیەکان بەڵام وەک ئاماژەمان پێدا بەر لە وچانەکە هەواڵێکی بەپەلە هەبوو بەوەی کە سەرجەم کارمەندانی ئۆفیسی NRT لە هەولێر سەرجەم کارمەندانی ئۆفیسەکە لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراون بۆ زانیاری زیاتر ئاوات عەلی بەڕێوەبەری گشتی کەناڵی NRT لەگەڵمان دەبێت بەخێر بێ کاک ئاوات لە گەرمەی ئەوەی کە ئێمە سەرقاڵی گواستنەوەی زانیاریەکانن وەکو خۆی ئەم هەواڵەمان پێگەیشت دەمەوێت زانیاری زیاتر دەی بە بینەران. بەڵێ چەند خولەکێک لەمە پێش پەیوەندیمان کرد بە کارمەندانی ئۆفیسی هەولێرەوە کەناڵی NRT بەڵام کەس جوابی نایەوە سەرجەمە و ژمارانی کە بە کارمەندانی کەناڵەکەی کەسی غەیرە جوابەیاتەوە و قسەی ناشرینەکە دواوەی بۆمان دەرکە و کارمەندێکمان نار بۆ ئەوێ چەند چەکدارێک لە بەردەم دەرگای کەناڵەکە وەستاون سەرجەم کارمەندانی ئۆفیسی NRT لە هەولێر براون بۆ شوێنێکی نادیار تا ئێستا چارە نووسیان نازانی ئەم زانیاری پێداین بە خۆمان یەکێک لە کارمەندانمان لە دەروی کەناڵەکە بۆ کاتێک گەڕاوەتەوە چوە بە شوێن میوانێکە کاتێک کە گەڕاوەتەوە یەک کارمەندی ئۆفیسەکەی لێ نەماوە بە بەڕێوەبەری ئۆفیسەکە و کارمەندانی تەکنیکی و ڕۆژنامە نووسەکانەوە تا ئێستا ژمارەی ئەوانە نازانین کە دەستگیرکی کراون بەڵام جوابی تەلەفۆن بۆ هیچ کامیانشانەکەی یا تەلەفۆنەکەی داخراوەیان کەسێکی غەیرە جوابەیاتەوە لەبەرەوە لێرەوە وەکو NRT دەستگا ئەمنیەکانی هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەکەین لە چارەنووسی لە سەلامەتی گیانی کارمەندانی کەناڵەکەمان لە هەولێر هەروەها لە بینای ئۆفیسەکەمان لە شاری هەولێر ئەوەی کە NRT کردوێتی لە چەند ڕۆژی ڕابردوودا بێجگە لە گواستنەوەی زانیاری بە هاوسەنگی و بوێری و بێلایانی هیچ کارێکی تری نەکردووە دەنگی هەموو لایەنەکان بووە بەیاننامە و ڕای هەموو لایەنە جیاوازەکانی خۆپیشاندانەکانی گواستۆتەوە لەبەرەوە ئەوەی کە بەرامبەر NRT کراوە کارێکی ناحەقە ئەگەر هەڵەیەکیش بۆ هیوادارم زووترین کات دەستگا ئەمنیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری هەولێر ئەو هەڵەیە چاک بکەنەوە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا چ ڕێگریەک کراوە لە تیمەکانی NRT لە هەموو شوێنەکان هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی دەستدرێژی کراوەتە سەر دوو تیمان یەکێک لە کامێرەمانەکانمان برینار کراوە هەروها دەستگیراوە بەسەر دوو کامێرا لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری سلێمانیەوە هەروە لە خۆپیشاندانەکەی سەی سادق قەزای سەی سادق لەلایەن پاسەوانانی بارگایکی پارتیەوە دەستگیراوە بەسەر کامێرەیەک و ماچی کەناڵی NRT ئەگەر NRT بە پیشەی کار دەکات بۆ ڕێگری لێ دەکرێت بۆ کارمەندانی دەستگیر دەکرێن ئەبێ و پرسیارە لەوان بکرێ ئێمە وەک ئاماژەم پیاانی لە دەستپێکی خۆپیشاندانەکانەوە تا ئێستش بێژگە لەو دروشمانی کە خۆمان هەڵمانگرتووە لە ڕاستگۆیی و هاوسەنگی و بوێری لامان نەیاوە و دەنگی هەموو لایەک بوون ڕای هەموو لایەکمان گواستۆتەوە بەڵام بەردەوام و پێشەلکارانە بەرامبەر تیمەکانی NRT ئەکرێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە جێی بەرپرسیارەتیا بێ دەستگا ئەمنیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە جێی بەرپرسیارەتیا بن ئەو هەڵانەی تا ئێستا بەرامبەر بە میدیا کردویانە و بە تایبەتی ئەوەی کە ئێستا کارمەندانی ئۆفیسی هەولێری کەناڵی NRT دەستگیر کراون ئازادیان بکەن و داوای لێبڕن لە کەناڵەکەش ئەگەر پێت وابێ ئێمە هەڵەی لێکدانەوە چییە بۆ دەستگیرکردنی کارمەندانی NRT ڕێگریکردن لە NRT ئەمە چۆن لێک دەدەیتەوە تەنها ڕێگریکردن لە NRT واتە ڕێگریکردنە لە دەنگی ئازاد لە ڕای ئازاد پێشێلکردنێکی دیاری زەقی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هیوادارم پێشەرکاریەکان لەوە زیاتر نەبێ و ئەو هەڵەی کراوە چاکی بکەنەوە و بە زووترین کات کارمەندەکانمان ئازاد بکەن تا ئێستا زانیارین پێدەدەن کە ڕێگری دەکرێت و ناهێڵدرێت کەس بچێتە ناو ئۆفیسی کەناڵی NRT لە هەولێر و دەستگیراوە بەسەر هەموو کەلوپەلەکانی ناو ئۆفیسەکەەوە لەلایەن ئاسایشی هەولێرەوە دیارە کاگاوە ئێمە دوێنێ لە هەولێر لە گەرمی ڕووداوەکان دیارە لە درنگانی شەوی ڕابردووشدا ئەمە لێدوانی ئاسایشمان وەردەگرت سەبارەت بۆی کە چی کراوە سەبارەت بە ڕێکاری ئەمنی هەولێریش وتەبێژی ئاسایشی هەولێر قسەی بۆ دەکردین ئەو کاتە بەڵێ تەنانەت وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی NRT-ەوە ڕاگەیان ئەگەر هاوڵاتیان 48 کات ژمێرە سەیری پەخشە ڕاستەوخۆکانی NRT-ەکەن ئەزانن کە NRT ڕای هەموو لایەک بووە هەموو ئەوانەی کە بەشدارن لە خۆپیشاندانەکان لە دەرەوەی خۆپیشاندانەکانن لە حکوومەتن لە دەروی حکوومەتن لە NRT-یا دەرکەوتون NRT ڕنگدانەوەی هەمویان بووە دەنگی هەمویانی گیانەوە لەبەرەوەی بەرامبەر NRT کراوە پێشەلکارێکی زۆر گەورەیە دوێنێ ئێوارە ڕووداوەکە ڕوویدا بەتابەتی ئەمڕۆ کێبوون ئەوانەی
NRT میوانداری کردن ئەمڕۆ؟ ئەوانی کە NRT میوانداری کردوون سرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە، زۆرینەی بەرپرسە ئیداری حکومەکانی هەرێمی کوردستانە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە، شیکەرەوە سیاسیەکانن لە سەرجەم لایەنەکان و دەرەوەی لایەنەکانیش، هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە زۆربەی شار و شارۆچکەکان، ئەوانەی کە لە خۆپیشاندانەکانە بەشدارن، ئەوانەی دەرەوەی خۆپیشاندانەکان، ئەوانەی چوونەتە سەر بارەگاکان، ئەوەی لە بارەگاکان و خەڵک چۆتە سەریان، لە گەرمیان کە لە ناوچەی پارتی خۆپیشاندەران چوونە سەر ناوچەی پارتی لە ڕێگەی NRT-ەوە بەرپرسی ناوچە پەیامیە نارد بۆ سەرکردایەتی خۆی و سەرکردایەتی حیزبەکەی و لایەنە بەرپرسەکان بۆی بەفریانەوە بچن. لەبەرەوە NRT دەنی هەموو لایە بۆ ناکرێ ئەم دەنە کرێ. هەروە لێرەوە پەیامە نێرین بۆ سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان لە ناوخۆ و لە دەرەوە کە بەهانای NRT-ەوە بێن و هەروەها چارەنووسی کارمەندانی NRT لە ئۆفیسی هەولێر ئاشکرا بکەن و بە زووترین کات ئازادیان بکەن. بڵێ دکتۆر ئیسماعیل، هەموو لایەنە سیاسەکان باس لە گرنگی ئازادی ڕادەربڕین دەکەن. جەنابەت نوێنەری یەکێکی لەو لایەنە